لە ساڵیادی تیرۆرکردنیدا خانەوادەی شەهیدی سەرکردا مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە هاوکاری مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری مەراسیمێکی شایستەیان بۆ شەهیدی سەرکردا مامۆستا عەبدوڵڵا بەڕێوە برد. لە مەراسیمەکەدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بە وتارێک لەبارەی مامۆستای شەهیدەوە بەشدار بوو. خوا بە لوتف و کەڕەمی خۆی پلەپایی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و چوار هاوڵەکەی و شەهیدانی دیکەشمان بەرز و بەرزترکە و ئەم وڵات و هەرێمەی ئێمەش کە پڕ کراوە لە گەندەڵی و زوڵم و ستەم و خراپە، پڕ کراوە لە قۆڕخکاری، خەڵک زوڵم و ستەم و قۆڕخکاری و گەندەڵی تا بینە قاقای هاتۆ زۆر بێزارە. هی ئەوەیە کە کەسانی قیادەی ئەم میلەتە دەکەن لە ناخەوە پیسن، لە ناخەوە گەندەڵن، پێشەوەی دەستیان پیس بێت دڵ و دەرونیان پیسە، پێشەوەی جیرفانیان حرامی تێدا بێت دڵ و دەرونیان حرامی تێدایە، و پێشەوەی لەگەڵ خەڵکدا خراپن لە خزمەت خوادا خراپن. خانەوادەی مامۆستای شەهید جەخت لەوە دەکەنەوە بۆ زیندوو ڕاگرتنی ناوی مامۆستا بە تایبەت ناساندنی بە گەنجانی سەردەم ئەم مەراسیمیان سازداوە. ساڵانە کاتێک یادی دەکرێتەوە بەڕاستی هەموو مسلمانان ئەو پەڕی دڵسۆزی و پەرۆشی خۆیانی بۆ دەردەبڕن و لە یادگەی هەموو مسلمانێک ئەم ستەمە گەورەیە و ئەو زوڵمە گەورەیە کە لێی کرا و لە ئێمەش کرا هەمیشە دەمێنێتەوە. بۆیە ئێمە بە زەڕورمان زانین بەڕاستی ناوی شەهید مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە زیندوی بمێنێتەوە بە تایبەتی بۆ نەوەی نوێ بۆ ئەم جیلە تازەیە کە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ نمونەیەکی زۆر جوانی بۆ خواسوڵحان و خزمەتکردنی کۆمەڵگەی کوردستان بوو لە هەموو بوارە زۆر بە زۆرەکانی کۆمەڵایەتی سیاسی بانگەوازی ئیسلامی. هەر لە مەراسیمەکەدا پانێڵێکی تایبەت لەبارەی ژیانی مامۆستای شەهیدی سەرکردەوە بەڕێوە چوو. هاوسەنگەرانی مامۆستای شەهیدیش جەخت لەوە دەکەنەوە کە مامۆستا دنیا بەکەمگر بووە و لە کارەکانیدا تەنها مەبەستی خودا و ڕۆژی دوایی بووە. مامۆستا دوو سفەتی زۆر گەورەم تێدا دەبینی. یەکەمیان دنیا نەویست بوو، یعنی بە مانای کەلیمە ئەو پیاوە لێت دەخوێندەوە ئەو دنیای تالیبی و دنیانێ بوو، تالیبی دنیایکی دیکە بوو کە خوا بە قسمەتی کرد. ئەوجا لە ڕووی پۆست و پلەوە ئەو پیاوە بە زۆر ئەگەر پۆستێکت پێدابایە دەنا حەزی لە پۆست و پلە و پایە نەبوو و حەزی دەکرد زیاتر خزمەت بکە و زیاتر دەعوە و بانگەواز بکە. قەت لە یادم ناچێ لە زۆربەی دەرسەکان کە لەگەڵماندا دەنیشت و دەرسی پێ دەگوتین موقیفی مؤمنی ئالی فیرعونی بۆ باز دەکردین کە ئینسان دەبێت چۆن بێ و چۆن نەرونیان و چۆن دیفاع لە حەق بکە بەڵام بە زبانێکی پارا و شیرن. یعنی بەڕاستی جەنابی مامۆستا هەرچەندێکی باسی کەین حەقی پێ نادەین. ئێمە پێویستە وەفادارین بۆ ئەو سەرکردانە کە بە حەق ئەوانە پێشەنگ بوون بۆ کاروانی ڕابوونی ئیسلامی و توانیان جیلێک پێ بگەێنن و توانیان نەوەیەشی پاش پێ بگەێنن، توانیان منداڵەکانیان لەسەر ڕێڕەوی خۆیان بڕۆن. ئەلحەمدولیلا ئێستا کە کوڕ و کچەکانی مامۆستا خزمەکانی ئەوانەی کە لەگەڵ یاژیاون ئەو توانیوتی پەروەردەیەکی باشیان بکە، ئەوانە ئەلحەمدولیلا بوونەتە وەکوڵێ خەیری خەلەف بۆ خەیری سەلەف. ئەوانە ئەلحەمدولیلا زەخیرەیەکی باشن و توێشوی قیامەتن ئینشاءڵڵا بۆ جەنابی مامۆستا. پیاوە ئەو پیاوەیە خوا بە پیاوی چاچی بزانێ، نەک من و تۆ بە پیاوی چاچی بزانین. 19 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە بازگەی تاسڵوجا لە شاری سلێمانی لەلایەن هێزێکی چەکداری سەربەیەکێتی نیشتیمانی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ و چوار لە هاوڵانی کە لە دەستەی پارێزەرانی بوون درانە بەردەستڕێژی گولە و تیرۆرکران. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.